هەرێمی کوردستان دەتوانم بڵێم نزیکەی 20 ملیار ماینەس پلاسی لە لای بەغدا هەیە کە ئەوانش هۆکارێکم بەشێکیان ئێستا بوویتە چی بوویتە ئەو پاشکەوتی موچەی کە خەڵک لای حکوومەتی خۆمانی هەیە بەشێکیش هەندێک قەرزی ئەو شەریکاتانەیە کە ماوە لەسەر هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئەوە بە منطق لەگەڵ بەغدا فعلا بە منطقی عقل و لێک نزیکبوونەوە لەگەڵ یەکترێ بیکەین ئەو کاتە بە شوازەکان دەتوانین سوود لەو خاڵانەوە بگرین و بەغدا پابەندێ بەوەی کە بەشێک لەوەی حتا لە پاشەکەوتی موچەش بۆ هەرێمی کوردستان بجێڕێتەوە ئەوە پێویستی بە دانوستانی بەردەوام هەیە من لەگەڵ ئەوەدام بە هەر شێوازێک یەک لە هەڵانێت چە ساڵی ڕابردەمان کردیە نەبوونی بودجە بووە دەبێت بودجەمان هەبێتن ئێستا حکوومەت کاری لەسەر دەکاتن ئێستا ئەو وەزارەتی دارایی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانان وەزارەتەکانی ئێستاەوە کار لەسەر ئامادەکردنی بودجەی ساڵی 2020 دەکەن ئەگە بمانەوێتن خەڵکی خۆمان جارێ لەگەڵمان لە پشتمان بێتن و وەک حکوومەت دەبێت سێ بنەما سەرچەکەی دارایی جێبەجێ بکەین ئەویش شەفافیەت، ئفصاح ومساءلة